کار بۆ بوژانەوەی هەڵەبجە دەکرێت. سەنتەری توێژینەوەی هەڵەبجە بۆ دیراساتی پاشماوەکانی چەکی کیمیاوی پانێڵێکی ڕەخست بۆ دروستکردنی بۆردێکی گشتی و خستنە ڕووی بربەستەکانی بەردەم بوژانەوەی پارێزگاکە. ئەو بربەستە حکمڕانیانەی کە لە هەڵەبجە ئەکرێت دوای 16 بربەستەکان احتیمالەکە هەبن ئەیخینە ڕووبزانین چی بربەستێکمان هەیە چی بۆ هۆکار ئەوەی کە نەتوانین ئێمە هەڵەبجە ببوژێنینەوە جوانتر ببوژێنینەوە و ئەو توێژینەوەە دیسان لە بوارەکە لە بواری تەندروستیەکە ئێستا یعنی بەداخەوە هەندێک شتە بینی لە نەخۆشخانەکانە ئەبینیت وەفتێکیت لایەنەکانی کە ئاگادار نین وەفتێکی دکتۆرەکانیان لایەنەکانی کە ئاگادار نین وەفتێکی دکتۆرەکانیان نەخۆشەکانی بەرکەوتە ببینن هەندێک بەرکەوتە هەیە هەر بایکۆتەکە معقول نییە 100 نەخۆش 200 نەخۆش 500 نەخۆشە چێتە بەرکەوتەیە هەر هەمووی بەرکەوتەوە لە شوێنێکە کۆبێتەوە تا ئەو دکتۆرە ببینێت و مەجال نەبێ ببینێت. هێشتا هەڵەبجە دەیان پرسیار دەربارەی خاک و ژینگەکەی بێوەڵام ماوەتەوە. شارەزایانی بوارەکە دەڵێن پێویستە توێژینەوە دەربارەی مانەوە و کاریگەری چەکی کیمیاوی ئەنجام بدرێت بۆ زیاتر دڵنیایی خەڵکەکەی. من بە ئەسەفەوە لەم دوای 34 ساڵ هێشتا خەڵک دڵنیان نییە و ئەو پرسیارە هێشتا لە مەشیادیە لە بەڕاست ئەو چەکانە بە تایبەتی خەردەرکە لێرە بە قورسی بەکار هاتووە لە ناو خاک و ئاو بەرد و خۆڵی ئەم شارە هەیە نییە ئەمە دوای 34 ساڵ ئەم پرسیارە تۆزێ شەرمە تۆزێ شەرم هێنەرە ئەو هەموو ڕێکخرا و ئەو هەموو منەظەمە جیهانیانی کە دێنێ ئێرە ڕاستە توێژینەوە کراوە بەڵام توێژینەوەکان زۆر ڕووکەشین یعنی ئەبێ توێژینەوەکی قوڵ بکرێ وەڵامی خەو خەڵکە بدرێتەوە دڵنیا بکرێتەوە ئایا بەجددی لە ناو خاک تا ماوە لە ناو ئاو تا ماوە لە ناو بەر تا ماوە لە ناو هەوا تا هەیە نییە یان ئەو مادانی بۆ نمونە بەرکەش و هەوا کەونەوانی کە بەرکەش و هەوا نەکون لە شوێنی داخراوە ئایا بەجددی ماونەتەوە ئەمانە هەمووی کۆمەڵی پرسیارن هەندێکیان تا ئێستا وەڵام نەدراونەوە بەداخەوە. چەندین ساڵە دەسەڵاتی کوردی بانگەشەی ئاوەدانی و بوژانەوەی هەڵەبجە دەکات بەڵام پاش 34 ساڵ شارەکە هێشتا سیمای وێرانەیی پێوە دیارە و بەپێی پێویست ئاوەڕی لێ نەدراوەتەوە. خەڵکی پارێزگاکەش زیاتر پێویستیان بەکردارە نەک بەڵێن و گفتاری سەدانبارە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.